تەواوێک لە بەیانی 24ەوە بۆ بینەر و بیسەرەکانمان هیوادارم لە هەر کوێیەکن شاد بن لە شتان ساغ بێ و تەندروست بن بەیانێکی پڕ لە شادیتان لەگەڵ ئێمە دەست پێ کرد بێت بەو هیواییکە ئێستا لەگەڵ ئێمە بمێننەوە تا کۆتایی پرۆگرام ئەو بابەتانی کە بۆیەوە ئامادەکراوە کە سوودی تایبەتان پێ ئەگەێنێت لە زۆربەی بوارەکانی ژیان ئەوە لەگەڵمان بن و سوودی لێوەربگرن. پێتان بڵێم کە ئەمڕۆ چ ڕۆژێکە؟ جارێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی پایسکل سواریە بۆیە بەکارهێنانی پایسکل زیادی کردووە و ئەمەش ژینگە پارێزانی دڵخۆش کردووە. ئەم بەیانیە باسی بەکارهێنانی پایسکل لە نێوان حەز و وەرزش و پاراستنی ژینگە دەکەین. ئەمڕۆ بە بەشداری 12 وڵات دووەمین پاڵەوانێتی عەرەبی بۆ وەرزشە ئاسمانیەکان لە هەرێمی کوردستان دەست پێ ئەکا و کوردستان 24ش سپۆنسەری میدیایی پاڵەوانێتەکە ئاکات. لە بواری هونەریش باسی خانمە هونەرمەندێکی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانتان بۆکەم کە لە دار و بەرهەمی هونەری دروستەکە وەک خۆشی ئەڵێت بەرهەمەکانی بۆ زۆر وڵاتانی جیهان هەناردە دەکرێت. پێش هەموو شتێ ئەمڕۆ پیرۆز بێت لە هەموو وەرزشەوانان بە تایبەتی ئەوانەی کە وەرزشی پایسکل سواریەکەن نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی 3 حوزەیرانی هەموو ساڵێکی بە ڕۆژی جیهانی بەکارهێنانی پایسکل دیاری کردووە کە لەو ڕۆژە پەیامی بەکارهێنانی پایسکل بڵاو ئەکرێتەوە. سەرباری ئەوەی کە لە هەرێمی کوردستان هێشتا ژمارەی بەکارهێنەران کەمترە لە چاو وڵاتانی دیکە بەڵام لای ژینگە پارێزان و وەرزشکاران جێگای دڵخۆشیە لەوەی کە تا دێت ژمارەکە ڕوو لە زیادبوون نەکات. هەموو کارەکانی ڕۆژانەی تەنها بە پاسکیل جێبەجێ دەکات. تەنانەت بۆ وەرزشکردنیش پەنای بۆ دەبا. زیاد لە 12 ساڵە شکار دوور کەوتوەتەوە لە بەکارهێنانی ئۆتۆمبیل. سەرباری ئارەزوویەکی زۆری بۆ پاسکیل و خۆی دەڵێ ئەو کاتانە زیاتر دڵخۆشم دەکا کە دەبینم ژماری بەکارهێنانی پاسکیل بۆ هاتوچۆکردن ڕوو لە زیادبوون دەکەن. هەموو بەیانێکی زوو پێشەوەی بچێتە سەر کار لە نێو شار و پارکەکان وەرزش دەکا تا بە جەستەیەکی پڕ و زەوە دەست بە جێبەجێکردنی کارەکانی بکات. لە ساڵی 2012وانێ هەموو ئیشێکی ڕۆژانم هەموو کارێکی ڕۆژانم بە پاسکیلەکەم یعنی هەتا چوونە سەر ئیشم تەمرینکردنی بەیانیانم ڕۆشنە دەرەوەم گەڕانەوە بۆ ماڵەوانەوە هەنێک کاتیش ئەو ئیشەی خۆم کە ئیکەم ئەکسسواراتە گەیاندن و شێوازی دلیڤەرەکە ئیش هەر بە پاسکیلەکەم و هەنێرم بۆ موشتەریەکان. ئارێش کە کوڕە گەورەی ئاسۆیە. ساڵانێک لەمەوە پێش قاچێکی شکاوە و پزیشکان پێیان وتووە پاسکیل بەکاربێنە. ئیدی لەو کاتەوە بە بەردەوامی پاسکیل لێدەخوڕێ. هەموو بەیانێک بەلای کەمەوە 2 بۆ 3 کاتژمێر پاسکیل بەکاردێنێت. ئاسۆی باوکیش سەرقاڵی وەرزشکردنە تا ئەو کاتەی کوڕەکەی ماندوو دەبێ ئەو کات دەگەڕێنەوە ماڵەوە. هەچ کاتێ ئەم مناڵە بە تایبەتی لە عوتڵەکانە یا لە هاوینە لە وەرزیاوینە کە پاسکیل لێ خوڕێ و ئازاری نامێنێ. ئێستا هەفتەیە لەمە پێش زۆر ئازاریە بۆ بردمەوە بە لای دکتۆرەکەی تێبێ بجوڵێ. ئێتر کە جوڵانەکەی سەم دوێنێ ئیسراحەت بین نەهاتوین. هەفتەی ڕۆژی ئیسراحەتین هەموو بەیانێگەین تقریبان سەعات 5 بەیانی لێرێن. 5 بۆ 5:30 لێرێن. ئەم مناڵەی منسا بەیانی هاتین زۆر بێتاقەت بوو. سپاس بۆخوای سەڵە زۆر مرتاحم و قاچمەوە ئازاری نەماوە. لە ساڵی 2018 لە کۆبوونەوەی گشتی نەتەوەی گرتوەکان بڕیاردرا
ڕۆژی سێ حوزەیران وەک ڕۆژی گیانی پاسکیل بناسێنرێت. بەمبەسی ڕاکێشانی سەرنج بۆ سوودەکانی بەکارهێنانی پاسکیل وەک ئامرازێکی گواستنەوەی سادە و گونجا و پاکڕاگررتنی ژینگە. هەرچەندە هێشتا بەکارهێنەرانی پاسکیل لە هەرێمی کوردستان لە چاو وڵاتان کەمترە، بەڵام ژمارەی بەکارهێنەران جێگەی دڵخۆشی ژینگە پارێزانە. بە گوێرەی ئامارە نافەرمیەکان ژمارەی پاسکیلەکانی ئێستا لە جیهاندا بە نزیکەی 1 ملیار پاسکیل مەزەندە دەکرێت کە لە ژمارەی ئۆتۆمبیلەکان زیاترە. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. بێگومان چونکە ئەمڕۆ 4 مانگەوە لە دوێنێ با بڵێن دوێنێ ڕۆژی گیانی پایسکل و پاسکیل سواری بووە، بەڵام تەوەرەکەەوە هەڵەگرێت کە ئێمە بیکەین بە کولتور. بێگومان وا باش بوو کە زۆربەی کەناڵە ڕاگەاندنەکان ڕۆژانە باسی ئەو بابەتە بکەن بۆی کە بە تایبەتی ببێتە کولتور لە کوردستان و دەبانێت بزانین تا چەندە ئەم وەرزشە جگە لە تەندروستی بۆ پاراستنی ژینگە گرنگە. بۆیە بیستمانە ئەمڕۆ لەگەڵ حەمە عەلی پاسکیل سوار لە سلێمانیەوە گفتوگۆ بکەین سەبارەت بە بەکارهێنانی پایسکل لە نێوان وەرزش و هەروەها پاراستنی ژینگە و گرنگیەکەی و تا چەندە خەڵکی کوردستان گرنگی بە پاسکیل سواری ئەدەن. بۆیە لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک حەمە عەلی سڵاوە لەبێت. کاک حەمە عەلی ئەگەر گوێت لە من بێت با لەوە دەست پێ بکەین کە سواربوونی پایسکل یاخود پایسکل سواری تا چەندە لە ناو کوردستان ئێستا بۆتە کولتور؟ بەڵێ سڵاو لە ئێوەش خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ ئێمەتان بەسەر کردەوە لەم یادەیە. وەکو پرسیارەکەت کە ئاماژەت پێکرد لە ئێستا ڕێژەیەکی باش لە پاسی سواری بەدی ئەکرێت لە ناو کوردستانە، هەم لێرە و هەم لە خواروی عێراقیش. ینی لەخوا بە زیابێ ڕاستە جادۆبانێک و ینی شتێکی ئەومان نییە، گرنگیکی وای پێ نەدراوە، بەڵام خۆمان ئەمانەوێت بیکەین بە کللتور، بیکەین بە کللتورێکی وەکو وڵاتانی ئەوروپی بڵێن زۆربەی ئیشەکانمان بە پاسکیل ڕاپەڕێنین. یعنی ئەوە زۆر شتێکی باشترە و هەم بۆ ژینگە و هەم بۆ تەندروستی خۆشمان زۆر شتێکی باش و بێعیبە. باشە، زۆر چاکە. ئەگەر وا بێت خودی ئێوە چه هەنگاوێکتان ناوە بۆ ئەوەی کە ببێ بە کولتور کەسێکی پاسکیل سوار ئەبێ هانی کەسانی دیکە بدات، ئێوە بە شێوێک هانی خەڵکی دیکادن؟ بەڵێ وەڵی ئێمە ڕاستی ینی خەڵکمان زۆر هانداوە، هەم بە چالاکی گرروپ، ینی ئێمە خۆمان بە گرروپین ڕۆژانە خەڵک ئەمان بینێت دەرچوونمان هەیە، خەڵک حەزی پێکات خۆی ئەڵێ ینی ئێوە ئەو دەرچوونەی ئێوە خەڵک حەزی لێتی، هەم ئێمە چینە ناو ژینگیەکی پاکەوە، چینە ناو سروشتەوە پاسی سواری ئەەکەین. ینی لەخوا بە زیابێ ئێمە جادۆبان کەم بەکارەهێنین، لە ناو سروشتا زیاتر بەکاری ئەهێنین و خەڵک خۆی حەزی پێکات، ینی کە ئیشەکە ئەبینێت خۆی حەزی پێکات پاسکیلێکی باش بکڕێت و بێتە ناو ئیشەکەەوە. زۆر باشە. خۆشمان هانی خەڵک زۆر ئەین ڕۆژانە بە چالاکی بە بڵاوکردنەوە لە فەیسبووکە. چ جۆرە چالاکیەک بڵاوکردنە بۆ نمونێسە دوێنێ تەنیا ڕۆژی پاسکیل سواری بووە چالاکیەکانتان قەتی سەکەنەوە لەو ڕۆژە یاخودنا لە هەفتەیە چەند جارێک ئێوە وەکو باست کرد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چالاکیەکانتان بڵاوکەرەوە یاخود فستیڤاڵەکەن بۆ پاسکیل سواری بە هەر شێوەیەک لە شێوەکان بێ؟ بەڵێ ئێمە لە دوێنێ وەکو بڵین دوێنێ گەشتی بڵین فستیڤالێکمان نەکرد بڵین بە بۆنی ڕۆژی جیهانی پاسی سواریەوە، لەبەرەوەی هەمومان ئامادە نەبووین مەجاالێکی وایتیانە بوو، بەڵام گەشتێکی برادرانمان سوکە گەشتێکیان کرد بۆ منتیقەی مێرگەپان، ینی چالاکیێکی باش بوو ئەوە بەوە لە قەڵەم نەدرا بڵین بیکەین بە تایبەت بۆ ڕۆژی جیهانی پاسی سواری، بەڵامی تر باش بوو. وەکو گەشتەکانیش ڕۆژانە ئێمە بە گروپ بە ڕۆژانە دەرناچین، بە هەفتانەیە هەفتانە جومعان دەرئەچین، ئیتر شوێنەکان دیاری ئەەکەین بە پێی زۆرینە، ئیتر جاری وایە بۆ منتیقەی بڵین وێرگەپانە، بۆ شارباژێڕە، بۆ ناو دووکانی سیاحیە، یعنی ئەو گەشتانەمان زۆرە، خەڵک لە ڕێگا ئەمان بینێ سەلاممان لێکات، یعنی پێی دڵخۆش ئەبێت. شەوانیش هەمانە، بەڵام ئێستا جارێ شەوان گەشتی شەوانمان دەست پێ نەکردو، بە گروپ دەرئەچین ئێمە. باشە. ئێوە لە پاراستنی ژینگەی کوردستان بێگومان دەستێکی باڵاتان هەیە، ئەگەر هەر کەسێکی دیکە بە ئۆتۆمبیلەکەی و بەو دەرهاویشتانی کە ئۆتۆمبیلەکەی هەیەی ژینگە پیسکات، ئێوە لە جیاتی ئەوە ژینگەیەکی جوان و پارێزراومان بۆ ئاهێڵنەوە. لەگەڵ ئەوەیە دەمەوێت بزانم کە جۆری پایسکلەکان ئایا هەمویان وەکو یەکتری وان، کام جۆرانە باشترێکن،
کە خەڵک بەکاری بهێنێت و کاری ڕۆژانی خۆشی بتوانێت پێڕایی بکات. زۆر ڕاستە وڵی حادەتەن بۆ ژینگی خۆمان ینی پاسیلەکە زۆر باشە پاسکیلێک بەکاربێنی وەک لەوەی ئۆتۆمبیلێک شتێک بەکاربێنی بۆ پیسکردنی ژینکە ینی کە تۆم پاسکیلە بەکارێنی هەم بۆ سیحەتی خۆت زۆر باشە بۆ ببورن بۆ تەندروستی خۆت بۆ لەشی خۆت ینی ئیسپادێکی یەکجار زۆری هەیە لە ناو پاسکیلەیە کە کورەت کۆ کراوەتەوە بۆ ئیشی ڕۆژانی خۆت کە تۆ توانی پاسکیلەکە بەکاربێنی نە ژینگە پیسەکەی بگرە ئیسپادەشی هەیە بۆ ژینگە تۆ ژینگە لە پیسبوو نەپارێزی وەکو جۆری پاسکیلەکانیش کە ئاماژت پێکرد پاسکیلەکان بەعام ئەگەر بتەوێت بۆ گەشتی دوور بەکاری بهێنیت بۆ گەشتی دوور گەشتی شوێنانی دوور کە زیاتر بێت لە 20 کیلۆمەتر پێویست بە پاسکیلی مارکە و باشەیە ئیتر پاسکیلەکان عادەتەن لە وڵاتی خۆمانە هەمووی دەستی دوی ئەوروپی هەیە شتی تازە زۆر کەمە ئیتر شتی مارکت پێویستە وکو مارکەکان مارکەی عالەمی ئەوروپی هەیە مارکەی سکۆت هەیە مارکەی وایت هەیە مارکەی کیوب هەیە مارکەی هەروە بێتەوە مارکەی سپێشل زێت هەیە ئەو مارکانە عادەتەن لێرە مەرغوب و مەناوبانگن زۆر باشە جۆری پاسکیلەکەش بەپێی مۆدێل و کوالیتی و باشەکەی ئەگۆڕێت لە ساریە باشە کاک حەمالێسە کاڵیت پاسکیلەکان پاسکیلی تازە نیە ئەوروپی بۆ نمونە دەستە دووە دێت بەڵام با بزانین کە پاسکیلەکە دەستە دووە ئایا ئەو پێداویستیانەی کە پێداویستی خۆپارێزیە لە کاتی پاسکیل سواری ئەوانە هەمووی لە کوردستان بەردەستە یا ئەوانەی شەر بە هەمان شێوەی پاسکیلەکەیە و چۆنیش خۆمان بپارێزین ئەگەر پاسکیل سواریمان کرد ڕاستی پاسکیل سواری ینی چەند جۆرێکی هەیە جۆری داونهێڵی هەیە جۆری کروسکەنتری هەیە جۆری ئیندرۆی هەیە ینی هەر جۆرێکیان و شتێکی خۆی پێویستە ئێستا بۆ ئێمان پاسکیلی کە مەسەمن لە بەردەستمایە جۆری کروسکەنتریە بۆ سەر ڕێگەی خۆڵی ئاسایی ئەبێت بۆ سەر ڕێگی خۆڵی ئاسایی پێویستت بە کڵاو هەیە گەر لە شاخەوە بڵێن لە شاخە چالاکی لە شاخە ئەنجام بدەیت پێویستت بە کڵاوی فول سیف هەیە کە کامل دەموچاوت داپۆشە کە من ئێستا حالیان لە بەردەستمانیە کامل دەموچاوت داپۆشێ لەگەڵ عینەکە و پارێزەری ئەژنۆکان و جلی تایبەتیشی ئەوێت و دەستکێش و پارێزەری ئەنیشکەکانیش ئەمانە لە کوردستان هەیە خۆشحاڵیەوە زۆربەی لێرە هەیە بەڵامی تر ینی وڵاهی بڵێم زۆربەی هەیە شتی باش هەیە بەڵام سعریشی گرانە ینی چکە هەمووشی زۆربەی دەستی دووە شتی تازەمان زۆر کەم هەیە بەڵامی ترەوەیە لێرە زۆر زیاتر ئیحتیمام بە کڵاوەکە ئادرێت کڵاو و پارێزەری ئەنیشکەکان و جلوبەرگەکان لەگەڵ دەستکێشە زۆر باشە کاک حەمالی شتێکی دیکە ئەوەی کە گرنگە ئێمە لە هەر بوارێکا بین حەزەکەین ئەو کەسانێک کە لە هاوشێوی بوارەکەی ئێمەن لە کوردستانە بیان دۆزینەوە لەگەڵێکا هەواڵانگی و کار بکەین بەیەکەوە ئێوە وەکو پاسکیل سوارێک تا چەند دەتوانیتانە گروپ دروست بکەن لە هەموو شارەکانی کوردستان بۆ نمونە لە سۆران لە دوهۆک لە زاخۆ لە هەولێر ببن بە یەک گروپ بۆی کە ئەمە بکەن بە کولتور و بە بەردەوام خەریکی پاسکیل سواری بوون خەڵک بتان بینێ وەجگەلەوە بابزان تا چەندیش خانمان پاسکیل سواری ئەەکەن بەڵێ بۆ مەسلەی گروپەکە ئەمە خۆمان گروپێکمان هەیە لە ناو مەنتیقی سلێمانیە بە ئامەزە سلێمانیا گروپی پاسکیل سواری ژینگە دۆستی ناوە خۆمان بە گروپ هەفتانە دەرئەچین و لە شارەکانی تریش بە خۆشحاڵیەوە چەند گروپی دروست کراوە و مەنتیقەی هەولێر نادیمان زۆرە گروپیشمان هەیە لە مەنتیقەی هەولێر یعنی ئەوانیش نادی لێە گروپی لەیە کەوانیش چالاکی باشیان هەیە لە مەنتیقەی ڕانی و ئەمانە گروپی پاسکیل سواری بتوێن هەیە ئەوانیش بە خۆشحاڵیەوە چالاکی باش و نایەبیان هەیە ینی بەعام شتەکەمان کۆ کردوتەوە لە زۆربەی شارەکان ئێستا دروستمان کردو بە خۆشحاڵیە و احتیمامێکی باشی پێدرێت و خەریکە بەرە دروست ئەبێت و ئەبێت بە گەورەتر و بۆ مەسلەی ئافرەتانیش بەڵێ ئێستا بە خۆشحاڵیەوە چەند ساڵی لە ڕابردووە پاسکیل سواری بەتوانامان هەبوو ئافرەت کە لە بتوڵەکان و لە نادیەکانی شابوون و پلەی نایەبیشان بەدەستێناوە لەخوا بەزیابێ و بە پلەیەکی باش تۆمارکراون لە زۆربەی شارەکانیش لە سلێمانی هەیە لە هەولێر هەیە ینی لە زۆربەی شارەکان لەخوا بەزیابێ پاسکیل سواری ئافرەتیشمانەیە زۆر بەتوانە و ئازە و بێوێنن زۆر باشە کاک حەمالی ئەوەی کە ئێستا دەبیرێت پاسکیل سواران لەسەر شەقامە گشتیەکانە ئەتوانن پاسکیل ساری خۆیان بکەن دەمەوێت بزان تا چەندە شۆفێران هاوکارتانن یاخود چۆن ئێوە توانن خۆتان بپارێزن و ئەوانیش ڕەچاوی ئەوە بکەن کە ئێوە لەسەر شەقامە گشتیەکانە خەریکی پاسکیل سواری ئێمە لە ڕاستیە خۆی لە هەرێمی کوردستان بەعام جادێکی پاسکیل سواری و شوێنێکی بڵێن تایبەتمان نییە تایبەت بێ بۆ چالاکی بۆ
وەرزشە بە تایبەتی هیچ شتێکی وامان ینی نەجادەیەکمان هەیە وکو وڵاتانی ئەوروپی نیە بڵین کە شوێنیان بۆ جیاکراوەتەوە جادەی خۆیان بۆ جیاکراوەتەوە ئێمە لێرەوەڵە ڕاستی ڕۆژانە ینی ڕوبەڕووی ئاستەنگێکی زۆر ئەبینەوە لەلایەن شۆفێرانەوە هەنی جاری وا هەیە دەست بە سەرامانە ئەشکێننەوە فولمان بۆ لێن هۆڕینمان بۆ لێن یعنی تر شتیوا بەرامبەر ئەکەن لێرە باز ناکرێت خۆش نییە بەڵامی تر لەخوا بە زیابێت تا حەدێکی باشیش برا شۆفێرەکانمان لەگەڵمانان و ینی پشتیوانیمان ئەکەن بەشی خۆی باشە گروپەکەی ئێوە لە چ تەمەنێکەوە واتە لە نێوان چ تەمەنێکە بەشدارن لەگەڵتانە ئێمە وەکو گروپی پاسی سواری ژینگە دۆستی لە سلێمانی وەزانم لە تەمەنی 14 ساڵیەوە خەڵکمان لەگەڵ ئایتر مناڵ بێ گەنج بێ پیر بێ ئێمە لەگەڵمانایە هەتا بەروسەر 40-50 ساڵمان لەگەڵ ئایە هیچ کێشەمان نیە و لەخوا بە زیابێ گەشتی دووری خۆمان ڕۆژانە ئەنجامین و زۆر بێکێشە و باشە ئەنجامی ئەدەین زۆر باشە هەڵتان داوە خولی پاسکیل سواری بکەنەوە بۆی کە کەسانێک بە شێوەیەکی دروست بتوانن پاسکیل سواری بکەن ڕاستی ئەوەیان تا سەلای ئێمە لێرە نەکراوە بەڵامی تر ئەوەی خۆی حەزی پێی بێت ئەگەدارمانەکاتە و ئێمە ئامادەین و کارە ئەنجام بین لەسەر ئەرکی سەرشانی خۆمان ئەو کێشەمان نابێت بەڵام تا ئێستا شتێکی وا لێرە بەڵێن بە تاواتی نەکراتەوە چکە پێویستی بەجێگیکی باش هەیە و بە پاسکیلیش هەیە تا ئەو کەسی کە حەز ئەکات فێر بێت خۆی لەسەر ڕاهێ بهێنێت و فێر بێت لەسەری چکە زۆر بە ئاسانی فێر نابیت چکە چەند مەرحەلە و شتێکی هەیە زۆر ئاسان نییە بڵێ هەر لێ خۆڕم چکە ناڵم هەنێ بەشی هەیە داون هێڵی هەیە کروسکەنتری هەیە ڕۆدبایکی هەیە سیباقی هەیە ئەندرۆی هەیە ینی هەر یەکیان و بۆ وەرزشێک بەکاریان هەر یەکەیان و وەرزشێکن و تایبەتمەندیەکی خۆی هەیە بۆ نمونە ئێسامی لە بەردەم منیانەموت کروسکەنتریە بۆ سەر ڕێگەی خۆڵە بێ ینی زۆر ئاسان نییە تۆ بەسەر ڕێگەی خۆڵا بیت و بچی بۆ بزانی بەس ڕێگەیەکی ئاساییە سەختی تایە بەشی خۆی تایە سیباقیمان هەیە ئەوان تاباریکە بۆ سەر ئام بۆ سەر جادی قیر ئەبێت بۆ سەر جادی کۆنکرێت ینی زۆر ئاسان نییە بتەوێت خۆت فێرکەی لە سەرەتا و پێی ئەچێت تا بەتاواتی بیتە ناو بوارەکەەوە سروشتی کوردستان تا چەندە لەبارە بۆ پاسکیل سواری ڕاستی سروشتی کوردستان ینی زۆر شوێنێکی دڵفراوان و دڵگیرە یعنی ئێمە ناڵم کە هەفتانە گەشتی خۆمان ئەکەین ئەچینە دەرەوەی شار لە ناو شارە بەردەوام نابین چکە تۆ کە چیتە دەرەوەی شار هەوایەکی پاک ئۆکسجینێکی پاک لە ناو سروشتێکە بێدەنگ سیارە لێ دوورە ینی ئەڕووی بەناو سروشتەیە زۆر سروشتێکی خەیاڵی و فراوان و جوانە ینی هەتا باز ناکرێ ئاوا لێرەیە بڵێم هەتا باسی کەمەوە پڕبەدڵ باز ناکرێ بڵێم بەڵام سروشت و شوێنی زۆر باشمان هەیە بۆ پاسی سواری زۆر چاکە کاک حەمالی ئەوەی کە با بڵێن ناوی گروپەکەی ئێوەیە ناوی پاراستنی ژینگەیە ئێوە ئامانجتان تەنیا پاراستنی ژینگەیە خۆ تەندروستیشتان بۆ گرنگە ئێمە وەکو باسم کرد گروپی پاسکی سواری ژینگە دۆستی ئامانجی سەرەکیمان دوو ئامانجوان هەیە یەکەم پاسکیل بکەین بە کولتور لە ناو هەرێمی کوردستانە بە عام بیکەین بە کولتورێک ینی وەز لە بەکارهێنانی سیارە بێنین تۆ لەوانەیە ئیشەکەت بە سیارە هەبێ بە پاسکیل بیکەی باشە لەوانەیە درەنگتر بگەیت بەڵام ئەوە باشترە بۆ تەندروستی خۆت بۆ سیحەتی خۆت و ئامانجی دۆمیشمان پاراستنی ژینگەیە و پاکبوونەوەی ژینگەیە لەم هەوا پیس و لەم دووکەڵی سیارانە کە ئەچێتە ژینگە و ژینگە پیس ئەکات ئامانجی سەرەکیمان ئەو دوانەیە باشە زۆر سپاس دەکەین کاک حەمالی پاسکیل سوار لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت دەستەکانت خۆش بێت و نمونەتان زۆر بێ هەر لەناو بوارە وەرزشەکان ئامێنینەوە جا ئەمەیان باسی وەرزشێکی هەوایی یەکەین کە ئەمڕۆ دووەمین پاڵەوانێتی عەرەبی بۆ وەرزشە ئاسمانیەکان لە هەرێمی کوردستان دەست پێەکە کوردستان 24 سپۆنسەری میدیایی پاڵەوانێتەکەی کردووە و بە بەشداری 12 وڵاتی عەرەبی و چەندین یاریزان ئەمڕۆ دووەمین پاڵەوانێتی عەرەبی بۆ وەرزشە ئاسمانیەکان لە هەرێمی کوردستان دەست پێەکات کە پێک دێت لە پێشبڕکێی وەرزشی پاراگلایدەر و پەرەمانتۆر و سکای دەیف یاریەکانی پاڵەوانێتیەکە لە شارەکانی هەولێر و دوهۆک و ئیداری سەربەخۆی سۆران بەڕێوەچێت و بۆ ماوەی 8 ڕۆژیش بەردەوامە بێت جا زۆرینەی یاریزانانی هەڵبژاردەی عراقیش لە پاڵەوانێتەکە لە یاریەکانی پاراگلایدەر و پەرەمانتۆر کوردن و کوردستان 24ش سپۆنسەری میدیایی پاڵەوانێتەکە دەکات.
بۆی کە زیاتر قسە لەسەر بابەتە بکەین ناتوانین بڵین ئەمە وەرزشێکی نوێیە چونکە چەند ساڵێکە دەبینین وەرزشی ئاسمانی پاراگلایدەر لە کوردستان هەیە بەڵام لە چاوخۆی بۆ ئێمە نوێیە و دەمانوێت بزانین کە ئێستا ئەو وەرزشە تا چەندە لە کوردستان پێشوازی لێکراوە و ئەو کارانی کە بۆ ئەم جۆرە وەرزشە و پەرەپێدان بەم جۆرە وەرزشە ئەنجامەدرێت لە کوردستان لە چیا خۆیە بینیتەوە ئەم بەیانە لەگەڵ کوردەوان نەقشبەندی سەرپەرشتیاری هوەری دووەم پاڵەوانێتی عەرەبی بۆ وەرزشە ئاسمانەکان گفتوگۆکەین بەخێر هاتی کا کوردەوان زۆر سپاس مەمنون بەخێر بەی سەرچاو پێش هەموو شتێ با من لە یەکیان بکەمەوە پاراگلایدەر لەگەڵ پارامانتۆر لەگەڵ سکای سیف سکای دایف جیاوازیان چییە هەرسێکیشی هەر وەرزشێکی ئاسمانی بەس جیاوازەکانیان بەیانی جەنابەت باش و بەیانی بینەرانی کەناڵ 24 باش وەکو سیستەمی وەرزشی ئاسمانی باشە فەرقێکی وایە نیە لە ڕووی هونەریەوە بەڵام ئەو جیاوازی کە هەیە پەرەگلایدەر تەنها بە داینەمیکی هەوا ئیشەکەیەکە پێویستی بە ماتۆر نییە لە شاخەکان لە بەرزایەکان تێگۆفەکەن و ئەفرن لە نزمایەکان لە بەردەمی خۆیان لەوێ نیشتنەوەکەن پەراماتۆر بۆ خۆی پێویستی بە بەرزایی نیە چونکە محرکە مەکینەیە هەوا دروستەکە لە هەر شوێنێک مەجای هەبێ ئەتوانێت تێگۆفی خۆی بکاو بفرە و دوایش بە ئاسایی بنیشێتەوە سکای دایف جیاوازە لەوان لەبەرەوەی پێویستی بە هەلیکۆپتەرێک یان بە تیارەیەک هەیە کە بیان باتە بەرزایەکی باش لێوێ لە تیارەکەەوە خۆیان فرادەنە خوارەوە دوایی لە ئەرزا نیشتنەوە تاوان سکای دایف زیاتر پیانەوترە قافز لەبەرەوەی هاتنە خوارەوەی ئەوان زۆر خێراترە لە هینی ئەوانەی ئێمە هەر بۆ زانیاری جەنابەت من خۆم فڕۆکەوانی پەرەگلایدەرم ینی نەک جگە لە مەسایلی هونەری لەبەرەوە جەماعەتی سکای دایف عادەتەن زیاتر لە مەسائلی عەسکەریشا بەکار دێت بەس پەرەگلایدەر و پەرەماتۆر زیاتر بۆ ئەوەیە کە خۆشی ببینی لە فڕین بۆ چێژ وەرگرتنەکە بەڵێ لەبەرەوەی ماوەیەکی باش ئەمێنیتەوە لە ئاسمانە ینی پەرەگلایدەر و پەرەماتۆر ئەتوانی جاری وایە بە سەعات بە 2 سەعات لە ئاسمانە بمێنیتەوە زیاتریش بەڵام سکای دایف ئەوەی نییە ئەبێ بە زووترین کات داوەزێ بێتە سەر ئەو شوێنی کە بۆی دیاری کراوە زۆر باشە کا کوردەوان بابێنە سەر باسی پاڵەوانێتێکە ئەمە چەندەمی پاڵەوانێتێکە ئەنجام ئەدرێت و ئامانج لە ئەنجامدانی پاڵەوانێتەکە چییە؟ ئەمە دووەمین پاڵەوانێتی وەرزشە ئاسمانیەکانە بۆ وڵاتانی عەرەبی جاری پێشووتر کە کرا لە وڵاتی مەغریب بوو ئێمە چوین لێ بەشداریمان کرد مەرتەبەی سێهەمان بەدەستهێنا وەکو عێراق هەڵبەتە لەبەرەوەی کە پاڵەوانێتی ئێمە وەکو یانە ناتوانین بەشداری بکەین بەڵام وەکو منتەخەبی عێراق لێ بەشداریمان کرد خۆشبەختانە ئەو کاتێش کە بەشداریمان کرد لە مەغریبیش یاریزانی کورد نسبەیەکی باشمان هەبوو لێ بەشداریان کرد نەتیجەیەکیشمان هێنا بە هەرچۆنێک بێ ئەو کات بەڵام ئێستا من هەستەکەم ئاستی یاریزانە کوردەکان لە ئاستێکی زۆر بەرزایە لە چاو یاریزانەکانی عێراق لە پەرەگلایدەر و پەرەماتۆر لە هەردوو چکە سکای دایف بەداخەوە ئێمە نیمانە لەبەرەوەی تیارەمان نییە چکە پێویستی بە هەلیکۆپتەر هەیە ئێستا حتا بۆ ئەم پاڵەوانێتی کە ئیمڕۆ بڕیار وایە سەعات 5 ئێوارە دەست پێ بکرێ دوو هەلیکۆپتەرەمان بە ئیستیعانە بە تەنسیق لەگەڵ غورفی عەمەلیات مشتەرەکەی هەولێر لەگەڵ وەزارەتی دیفاعی عێراقی هێناوە ینی ئەو هۆکارێک کە ڕێگرە لە بەردەممانە تا ئێستا نەمانتوانیوە سکای دایف لێرە تیمێکی باش دروست بکەین بە نسبەتی گونجاویەکەیشی بۆ ئێرە بۆ کوردستان بەڵێ لە ڕووی سروشتەوە لە ڕووی سروشتەوە با و ئەمانە کاریگەری خۆی هەیە و ئەو ناوچانی کاڵتان بژاردو کوێن کە لەوێ هەرێمی کوردستان سروشتێکی زۆر جوان و نایابی هەیە بۆ وەرزشی ئاسمانی بۆیە بڕیاردرا کە ناوەند یەکێتی ئاسمانی عێراقی کوردستانی هەڵبژارد کە ئەنجامی تیابدا کە نزیکەی 12 وڵاتی عەرەبی ئەمڕۆ بەشدارە بن لەگەڵمانە یاریزانەکان جیاوازە بەپێی تیبەکانیان چونکە ئێمە سێ پاڵەوانیەتێ لێک هات تا ئێستا ئەنجامەدرێ پاڵەوانێتیەک ئەکرێ بۆ سکای دایف ئەوانەی کە لە تیارە قەفز دەکەن لە شاری هەولێر لە پارکی سامی عەبدوڕەحمان ئەنجامەدرێ پاڵەوانێتێکیان پەرەگلایدەرە کە لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە شاخی کۆڕەک ئەنجامەدرێ پاڵەوانێتێکیان بۆ پەرەماتۆڕە
لە پارێزگای دهۆک ئەنجام بدرێت. واتە هەر یەک لەم جۆرەیان لە پاراگلایدەر و پارەمانچۆر هەمووی لە یەک شوێن نییە لە سنتەری هەولێر نییە بە پێی شوێنەکان بە پێی بەرزایی و پێویستی بە جۆرە کەشێکە لەو شوێنە پاڵەوانێتەکان جامەدرێت. بە دڵنیایی وایە بەڵام ئەمڕۆ بۆ کردنەوەی پاڵەوانێتیەکە هەرسێکمان پێکەوەین لەبەرەوەی هەولێر پایتەختە ئێمە هەمومان ئیمڕۆ هەر سێ سێکشنەکە لێرە ئامادە بین لە بەیانیەوە منافەسەکە دەست پێکە تەوزیع عبین هەرچ کەس بە پێی اختصاصی خۆی ئەو شوێنی بۆی دیاری کراوە خۆمان و فڕۆکەوانەکان ئەچینە ئەوێ لێ بەردەوامە بین تاوەکو 11 مانگ. زۆر جار ئەگەر من میوانێکم هەبێت ئەوەی پێڵەمەڵم مانگە شۆ سەر لە ئێوارە دیارە کە چۆن ئەبێت پێشبینیتان چۆنە بێ ئەوە جارێتتر لە مەغریب بووە ڕەنگە لە مەغریب زۆر ئامادەکاری تەواوی بۆ کرابێ هەموو کەرەستە و بابەتەکان و پێداویستەکان بەردەست بووبێ ئەمە بزانم لە کوردستان بە چ شێوەیەک بۆ تا ڕادێکی باش ئامادەکاری کراوە ئەوەندەی کە ئێمە لە توانامان نبوو بێ هەموو ئامادەکارێکمان تەواو کردووە هەرچەند من بۆ خۆم بەشداری مەغریبم نەکردو بەس لە هاوڕێکانم کە چوون و باسییان کرد ئەوەی ئێمە کردومانە زۆر باشترە لەوەی کە لە مەغریبا کراوە چونکە لێرە حەماسەتێکی زۆر باش هەیە هەم لەلایەن خۆمانە وەکو ئەوانەی کە ئەم وەرزشەمان حەز لێ و ممارەسە یەکەین هەم لەلایەن بەرپرسانی وەرزشی و حکوومەتی هەرێمی کوردستانەوە پاڵپشتێکی باش کراوین لەبەرەوە ئومێدمان وایە کە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەنجام ئەدرێ لە ئاستێکی زۆر باشە بێ ڕەنگە تموحی ئێمە نەبێ بەڵام لە ئاستێکی زۆر باشە ئەنجام ئەدرێ. زۆر باشە پێداویستەکانی ئەم جۆرە وەرزشە ڕەنگە لە کوردستانە نەبێت ئایا چۆن پێداویستەکانتان دەستەکە یاخود لە کوردستانە هەموو پێداویستەکانی هەر لە خۆپارێزەکانیەوە هەموو شتەکانی دیکە کە پێیوەستن بەم وەرزشەوە خۆی ئاستەمە بەدەستێنانیان یاخود هەیە لێرە کۆمپانیایەکی معەن نییە کە ئەو کەلوپەلانەی پێویستە بۆ وەرزشی ئاسمانی بڕۆی خۆت بیکڕی هەمووی پێویستی بەوە هەیە لە ڕێی ئەتەرنێتەوە ئۆردەریکەی لە وڵاتانەی کە کۆمپانیەکانیان تیا هەیە لەوێ ئەمە خۆمان ئۆردەرەکەین و ئایانهێنین بۆ ئێرە کەلوپەلەکان بخۆن بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشکەریە بۆ ئێمە پەکمان نەکەوتۆ لەسەر هیچ شتێک هەرچێکمان پێویست بوو بێ لە کاتی خۆیان داوامان کردو و گەشتۆ بەدەستمان و هەموو شتێکمان ئامادە ئێستا بخوا زۆر باشەکەوا بێ بابزانین ڕێژەی بەشداری خانمان لەم جۆرە وەرزشە چۆنە ئایا هیچ یاریزانێکمان هەیە خانم بێت و بەشداری کرد بێ؟ بەڵێ بێگومان هەمانە بەڵام ڕەنگە لەو ئاستەیان نەبێت کە ئێمە تمۆحمان هەیە تایەتی ئێمە ئێستا خۆمان لە یانەی ئاسمانی هەولێر سێ ئافرەتمان هەیە لەوێ فڕۆکەوان و بەشداری یەکەن لە ئەو چالاکیانەی کە هەمانە نەک لەمەی ئیمڕۆ چکە ئەمە منتەخەبی عێراق ئێمە وەکو نادی کەس بەشداری ناکە بە ناوی وڵاتەوە بەشداریەکەین بەڵام لە ئاستی تمۆح نییە بەداخەوە جایتر ئەگەر خانمان لێمان عاجز نەبن چکە ئەوە تۆزێک جورئەتی ئەوێ پێویستی بە جورئەتێک هەیە عاجز نابین بەس ئەبێ ئێوەش هەوڵێک بدەن ڕاهێنانیان پێ بکەن ترسیان چۆنەڵێت بێگومان بە ڕاهێنانێکی ئەکادمی تا چۆندە با بزانین ئەو ڕاهێنانە ئەکادمیانە لە کوردستان ئەکرێت و ئایا ئەو ڕاهێنەرانەی کە ڕاهێنانیان پێیەکەن هەموو ڕاهێنانی ناوخۆین یاخود هەڵتانداوە لە دەریشەوە ڕاهێنان بهێنن جا ئەو کاتە زویر نابین. ئێمە هیچ کارێکی نایاسایی ئەنجام نادەین بۆ پێگەیاندنی فڕۆکەوانەکانمان لە یانەکانی هەرێمی کوردستان و ڕێگەیش نادەین هیچ کەسێک بە نایاسایی بێتە فڕۆکەوان. ئێمە بە دڵنیایی بە بەردەوام لەگەڵ ئەوە خەریکین کە کەسانی پرۆفشناڵ ئەهێنینە هەرێمی کوردستان لە وڵاتانی دەرەوە لێرە خول ئەکەنەوە بۆمان ئێستا خۆمان ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراق چەندین ڕاهێنەری نێودەوڵەتیمان هەیە و بە ڕسمی مۆڵەتیان پێدراوە و مافیان هەیە خەڵک فێر بکەن لە وەرزشە لەبەرەوە لە ڕووی هونەری و تەکنیکیەوە هیچ گرفتێکمان نییە زۆر بە باشی ئامادەکاریمان هەیە لەلایەن ڕاهێنەرەکانمانەوە کە هەرچ کەسێک بیەوێ فێر بێ فێری ئەکەین بەڵام بەداخەوە ئیتر من نازانم بڵێم بۆچی ژمارەیان کەمە لەبەرەوەی دەرچوونی زۆر پێویستە احتیمالە بەعزێک التیزاماتی کۆمەڵایەتی ئێمە تا ئێستا نەگەشتێتە ئەوەی کە ڕێگە بدەن خانمێک لەگەڵ ئەم فڕۆکەوانانە بچێت بۆ جێگەیەک بفڕێ یعنی من لێت نەشارمەوە جارێک خانمێک ویستی بەشداری بکە بە پاسنجەر بیفڕێنین یعنی لەگەڵ فڕۆکەوانێکی خۆمانە
یەکەم بینی ئەوە بوو کە ئایا پێکەوە چۆن یعنی بەرکەوتنیان ئەبێت یا بەرکەوتن ئەبێ یان نابێ ینی ئەمە خۆی گرفتێکە ڕەنگە پێویستی ئێستا خۆتوانینەوە ڕوونکەینەوە ڕەنگە ئێستا هەندێک کەسە بن حەزکەن بەشداری بکەن بەڵام نەیانزانوێت نەهات بنە ناو چۆنەڵە مەیدانی یاریەکە ئایا ئەو بەرکەوتنە دروستە بێت کە ئەوان خەمی ئەوان بێت و نێنە ناو یاریەکە بە هیچ جۆرێ بەرکەوتن نابێت چکە ئەو پاسنجەرە بۆ خۆی ئەویش کورسی خۆی تایبەتی هەیە و تیادانیشێ و ئەو تەنها خۆشی خۆی ئەبینێ لە فڕینەکەی خۆی لە ئاسمانە پایلۆتەکە قیادەی پەڕەشوتی خۆیەکە و هیچ جۆرە بەرکەوتنێک ڕوونادا لە نێویانە ئەسڵان بەڵام ئیتر ئەمە ڕەنگە تۆزێک ینی ئەستەم بێ تێگەیاندنی بۆ کەسانێک کات تا ئەمە شەرحکە ئەگەر خۆی نێت بیبینێ بە عملی بە پراکتیک تۆزێک زەحمەتە ئینا هیچ کێشەیەکی تیانە و ئێمە چەندین کەسمان فڕاندووە لەگەڵ ڕاهێنەرەکانی خۆمانە زۆر باشە بێگومان ئەم جۆرە وەرزشە پێویستی بە هەناسەیەکی باش هەیە پێویستی بەوە هەیە کە تۆ ئەچیتە شوێنێکی بەرزەوە توانەیەکی جستەیی باشت هەبێت چ تەمەنێک بۆی هەیە کە بەشدار بێت لەم جۆرە وەرزشە ئایا هیچ سەقفێک هەیە بڵێت لەم تەمەنا بەوەنە زیاتر نابێ بەشدار بێ هیچ تەمەنێک دیاریکراو نییە بۆ وەرزشی ئاسمانی بە مەرجێک نەخۆشی درێژخایانت نەبێ ببێتە هۆی ئەوەی کە تووشی حاڵەتی لە هۆش خۆچوون ببی چکە نابێت لە هۆش خۆش بچی لە ئاسمانە کە تۆ چیتە ئاسمان ئیتر کەست لەگەڵان نییە خۆت ینی قیادەی ئەو پەڕەشوتەکە وەکو فڕۆکەوانێک ئەگەر ئەو حاڵەتە ڕوو بدا هەڵبەتە ئیتر تۆ پەڕەشوتەکە ئەتێشێ بە شوێنێکە تەنها ئەوە مەرجە ئەو نەخۆشیانت نەبێ بێتە هۆی ئەوەی کە لە هۆش خۆتت بەرێ غێری ئەوە هیچ تەمەنێکی دیاریکراومان نییە ئێمە خەڵکمان هەیە لە تەمەنێکی زۆرایە خەڵکیشمان هەیە زۆر منداڵە هەمویان فڕینەکەن و بەبێ کێشش زۆر باشە قسێکی کوردەواری خۆمان هەیە کە شتێکەوەڵەوەی لە خۆشیە خەریب و بفڕم جا ئێوە کە ئەچنە بەرزاییەکانەوە ئەو هەستە خۆشەتان بۆ دروستە بێت هەمیشە ئەو هەستتان هەیە بە دڵنیایی ئەو کەسەی خۆی تاقی نەکاتەوە ئەو فڕینی کە ئێمە ئەیکەین لە ئاسمان ئێمە ناتوانین تعبیری لێ بکەین بڵێن چ لەزەتێک و چ خۆشیەک ئەبینی چونکە هەمیشە ئێمە لە ناو خۆمانە کە باسیەکەین ئاسمان بەهشتی ئێمە چونکە ئەچینە ئاسمان ئیتر خۆت لە بیرەکەی ئەچیتە دنیایەکی تر دروستە کە ئەڵێن ئیتر لەوێ چۆن ئەچیتە ناو ئاو قورساییت کەم بارستەی قورسایی تۆ کەمە بێتەوە لە ناو ئاو بە هەمان شێوە لە ئاسمانی شاروایە هەست بە سوکبوونێکەکەی سوکیەک سوچەکە خۆی چیە تو ئەو هەناسەی کە لەو ئاسمانە هەڵی ئەمژی بۆ خۆشت زۆری فەرقە لەوەی لەسەر زەویە ینی ناتوانانی تعبیری لێ بکەی تا خۆت ئەنجامی نەدەی هەستەکەم زۆر پێویستە من ئەنجامی بم وەڵا جا ئێمە حازرینە هەر کاتێک جەنابتان ئامادە بن ئێمە ڕاهێناری باشمان هەیە و توانی ئەنجامی بدەیت سپاس دەکەم با بزانین تا چەندە هاوکاریتان کراوە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ڕێخستنی ئەم جۆرە پاڵەوانێتیە هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لەگەڵ هەموو وەرزشکارانە و ئێمەش بەشێکین لە وەرزشکارانەی کە لە هەرێمی کوردستانە کاری خۆمانەکەین وەکو هیوایەت ئەگەر بڵێم سەتاسەتە ڕەنگە ڕاز نەبێ قسەکە بەڵام ئەوەندەی لە توانای حکوومەتی هەرێما بوو بێ تەقسیریان نەکرۆ لەگەڵمانە بەڵام ئێمە لەبەرەوەی ئەم وەرزشە خۆی کولفەیەکی زۆری ئەوێ لە ڕووی مادیەوە چکە ئەو پەڕەشوتانەی کە ئێمە ئەیان کڕین ینی مەبلەغێکی زۆری پێویستە تاوەکو وەگاتەوە لای ئێمە وەکو فڕۆکەوانێک بەکاری بهێنێ ئیتر ئیمکانێتەکەش تا ئێستا هەر بەو جۆرەیە کە حکوومەت چەند توانی بێتی هاوکاری کردوین بەڵام ئێمە هەمیشە چامان لە باشترە کا کورداوان پرسیارێکم بۆ دروست بوو کە باسیەوەت کرد تا پەڕەشوتەکە ئەگاتە لای ئێوە جا ئەمە هێنانەکەی وەگو باست کرد لێرە کۆمپانیاکی بۆ شێوێنە پەڕەشوتێک بۆ چەند جار بەکارەهێنرێت بۆ ماوەی چەندێک بەکارەهێنرێت پەڕەشوت عادەتەن کە ئەیکڕی هەموو تەفاسیلەکەی لەسەر نووسراوە کە تەلۆشی خۆی لەگەڵا هەیە پێت ئەڵێ تۆ ئەمە بە وەزن دیاری کراوە وەزنی چەند بۆ چەند بۆی هەیە ئەمە بەکاربێنێ و دوای چەندێک ئەبێتەوە ئەمە چێکی بکەیتەوە و هەموو مەسائلی سەیفتی تیا ئەبێ ڕعایەتی بکەیت چکە ئەو پەڕەشوتە کە زۆر بەکار هات ماندوو ئەبێ لاینەکانی پێویستی بە گۆڕین ئەبێ ڕەنگە بازێک جار ئەو پەڕەشوتە دڕانی تێکەوێ ئەبێ معالەجە بکرێت
ئەو مادەی کە لەسەری دروست ئەکرێ بە سەبەبی احتیکاک و لێخشانی لەگەڵ زەویە ئینەکەی کەم ئەبێتەوە ئەو مادەی لەسەرەتی بۆیە هەمیشە ئەبێ فڕۆکەوان ئاگای لەوە بێ بە باشترین و تازەترین پەڕەشوتی پێبێ لەبەرەوەی باشی پەڕەشوتەکە و تازایی پەڕەشوتەکە یەکسانە بە ژیانی خۆت تۆ کەچیتە ئاسمان ئەوە بەکاردێنی زۆر باش ئەگەر وایە نرخی ئەو جۆرە پەڕەشوتانە بە چەندە ڕەنگە ئێستا کەسێک حەزکات بزانە نرخی چۆنا و بیاوێت پەڕەشوتی خۆی هەبێت و پەڕەشوتێک ئەگەر بە کاملی بیکڕی پێکەوە کۆمپلیتلی یعنی چکەوە باڵێکە لەگەڵ هارنس ئەوەی کە لەسەری دانیشی ئەچی تا ئاسمان زایدەن پەڕەشوتێکی احتیاتیش لە ناو هارنسەکە هەیە ئەمەرجەنسی پەڕەشوت ئەمانە هەمووی پێکەوە بیکڕی لە بینی $3,000 تا $4,000 ئەگاتە دەستت لە هەرێمی کوردستانە. بەڵێ ئێمە سپاس دەکەین کوردەوان نەقشبەندی سەرپەرشتیاری هونەری دووەم پاڵەوانەتی عەرەبی بۆ وەرزشە ئاسمانەکان ئەم بەیانە لەگەڵمان بووی کۆمەڵە زانیاری باشت پێداین ئەو هەستت لە لای من دروست کرد کە حەز بکەم ئەو فڕینە بکەم و نیشانیشی بدەم کە خانمان ناترسین. وەڵا جایمە خۆشحاڵە بین دەرفەتێکی باشیشە بۆ جەنابەت چکە ئێستا ئێمە لە بەیانیەوە 8 ڕۆژ لە شاخی کۆڕەک لەوێ ئامادەین کەی جەنابەت تەشریفت هێنا ئێمە لێ توانین ئەوەت بۆ ئەنجام بدەین و قسەکەی خۆت بەریتە سەر کە خانمان ناترسن. سپاس دەکەین ئەوەی کە بە ئێمە بکرێت لەم ستۆدیۆ خزمەتی هەموو کەسانە بکەین کە هەمیشە ئەیڵێن هەنگاوێک ئەیانوێ کوردستان بەرەو پێشەوە بم جا لە هەر بوارێکا بێت بۆ ئێمە بەم شێوە خزمەتیەوەکەین دەستان خۆش بێت. سەلامەت بن زۆر سپاس بۆ جەنابی. سپاس بۆ ئامادەبوونتە. بەڵێ بەردەوامە بین لەگەڵتانە بە بابەتێکی دیکە کە باسی مووسڵەکەین کە بە شاری دووبەهار ناسراوە ڕێژەی سەوزاییش لەو شارە زۆر بووە بەڵام بەهۆی شەڕی داعشەوە هەزاران درەخت لە مووسڵ و ناوچەکانی دەوروبەری لە نێوچوون وە چەندین باخچە و پارکیش تێکدراون ئەمەش کاریگەری نەرێنی کردوتە سەر ژینگەی و بە ڕێژەیەکی زۆریش سەوزایی کەمی کردووە. شارەزان کاڵێن مووسڵ پێویستی بە چاندنی زیاتر لە ملیۆنێک نەمام هەیە بۆ ئەوەیەکە ڕێژایی سەوزایی یاخود ڕێژەی سەوزایی لە شارەکە زیاد بکەن. مووسل ئەو باژێرت هاتە ناسکردن بە ئومر ڕەبیعین نەها بەروڤژی ناوێ خۆیە و دەبە زۆربەیە دارستان و باخچە و کەسکیاتیش ناوچۆنا لە جهێوان زێدەتر شینوارێن شەڕی و هشک بوونێ ماینە ئەڤەژی بۆ چەند هۆکارە ڤەتگەڕێ في الحرب وكذلك القطع الجائر لعدد كبير من باردۆخی شەڕی هەروەسا بەڕینە دارا ژلایە هەنێکاڤە بووینە ئەگەرە زۆربەیە دارستان ژناو بچن تایبەتی لە دوو جوهێن گەشتوگوزاری ئەژی دارستانên شەلالات و غابات لەوە پێدویە هەوێن دارچاندنê ژن و بهێنkirin. لذلك يجب أن نعوض هذه المساحات بزراعة أشجار جديدة. ji ber giringiya babetê û guhorîna keş û hewayê û matirsiya hişkbûna jîngehê hewl dihête dan êdî hikûmet budceyekî taybet terxan bikat nexasma li parêzgeha neynewa ku daristan bihêne durustkirin da ku rêgerî li pîzbûna keş û hewayê bête kirin. الغبار الذي يأتي نتيجة عدم الاهتمام بالغطاء النباتي عدم زراعة ئاخبارینان هەم دەبینین هەرچەند ڕۆژان جارێکی بەسەرمەدا تێ بۆیە چەندێ بەدگەریت کۆی گرنگیدان بژینگێ نینە بمەخابنیڤە دارستان ناهێنە دروستکردن لەوڕا وەسابیت دێ باژارێن me mîna biyabanê lê hên eger hikûmet siyaseteke aşkira li hember jîngehê nebît bê karasatên jîngehê dirûz bin. والاهتمام بالتغيرات المناخية هەرچەندە هەنێک ڕێکخراوان و باژێڕوانیا مووسل ژمارەکە دارا چاندینە لێ وەکو پێتڤی دارستان و کەسکیاتی نەهاتینە دروستکردن ڕووبەرەکی مەزن یێدارên مووسل نەماینە بدیدنا شارەزایان پێتڤە بجددی بابەتێ ژینگەهێ گرنگی پێ بێتەدان. كافة الجزرات الوسطية وللشوارع الرئيسية في مدينة الموصل ناوا جادەیەن سەرەکەیان باژار نەبتەنێ چاندنا فرێزێ و داران پێویستی پێ هەیە بەلکو divê bîrên avê jî werin kolandin ji bo avdana daran ji ber ku nabe em pişta xwe li ser avdana berê bi tankeran girêdin hinek kar li pêş me hene ji bo pêşxistina çandina daran da ku em ji vê pirsgirêkê rizgar bibin. خلال الفترات السابقة خلال هذه الفترة والفترات القادمة إن شاء الله لدينا خطة طموحة بتوفير كميات كبيرة من الماء. ئالیێ باشوور و ڕۆژئاوای باژێڕی مووسل بیابانە و ئەو دارستانên ناوداریەت ناوا مووسلدا مینە غابات و شەلالات بە هەزاران دارێنوانژیش ناوچۆینە و بگۆدنا پسپۆرێن چاندنێ پێتڤیا مووسل بە چاندنا زێدەتری 1 ملیۆن داران هەیە
داکوش کێشەیە ژینگە هەیە قۆرتال ببە. دەرمان بەعادری کوردستان 24 مۆسڵ. جادێنە سەر بابەتە هونەریەکەمان کە خانمێکی هونەرمەند بە ناوی شەرار ڕەحمانی خەڵکی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەو ساڵانێکە کە بەدەست و دارتاشی بەرهەمی هونەری دروست دەکات. جا بەرهەمەکانی لە پەیکەر و چابلۆ بگرا هەیە هەتاوەکو چەند یاریەکی خۆماڵیش. بەرهەمەکانی هێندە سەرنجڕاکێشن کە کارە هونەرەکانی بۆ زۆر وڵاتانی جیهانیش هەناردە دەکرێت و ئێوەش لەم ڕاپۆرسە شەرارە دەبینن. شەرارە خانمێکی هونەرمەندی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە چەند ساڵێکە کارگەیەکی بچووکی بۆ دروستکردنی بەرهەمی دار دروست کردووە. کارگەکەی بچووکە بەڵام کاری سەرنجڕاکێش و گەورەی تێدا دەکات. من 3 ساڵە خەریکەم هۆنەرما هەم کارە مۆنەبەت ئەنجامام هەم نازۆکاری و هەم کارە مۆڕق. کارەکانم لە کارگاکەی خۆما بە فرۆشدانیاگا لە نمایشگاکانە شرکەتەکەم ئەمساڵ لە نمایشگای خانەی کووردا کە هەن میراس فەرهەنگی بوو شرکەتم کرد. شەرارە پەیکەر، تابلۆ و تاوڵە و زۆر بەرهەمی دیکەی هونەری بە دار دروست دەکات. زۆرتر لە داری گوێز و هەنار و بەڕ و کەڵک وەردەگرێت. لەو کارگە بچووکە فێرکاریەکیشی بۆ خوازیاران دروست کردووە. لەگەڵەوەی پێشوازی زۆری لێ دەکرێت بەڵام خۆی دەڵێ بەرپرسان ئاوڕێکی ئەو تۆی لێ نادەنەوە. کارەکانم هەتا تا سوئێد، بریتانیا، سوئیس کارەکانم نارگا لە کانادا استقباڵیان کردگە لە کارەکانم فرێ لە کارەکانم واقعاً لە خارج لە کشوەرە و حمایەتمیان کردگە و ناردکمە بۆیان. بەرهەمە دارینەکانی شەرارە هەناردەی بەشێک لە وڵاتانی ناوچە و بگرە ئەوروپا و کەنەداش دەکرێن. خۆی دەڵێ لە زۆر وڵات لە ڕێگە ئینتەرنێت داوای بەرهەمەکانی دەکەن و گەیشتۆتە دەستیشیان. واقعاً بە حمایەت احتیاجمانەس کاش بتوان بیانتانیای کە جێگەی کە تووە و نازۆکارەکان لێ نەگشتی بە یەکۆ کار بکات غرفەگەلێکیان دابنیایە کە خۆمان بمانتانیای کارکەین لە نمایشگا گەلێک فرا بمانێرن کە ئەم هۆنەرە بە شارگەلتر بە وڵاتگەلتر ئێمە نیشانی بین. کاری هونەری دەستی دارتاشین یەکێک لە پیشە کۆنەکانی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئێستا هەتا ڕادەیەک کەمی کردووە هەر بۆیە ئەو خانمە هونەرمەندە دەیەوێ بیبوژێنێتەوە و لەگەڵ ئەنجامدانی داهێنانی نوێ لەو کارە جیلێکی دیکەش لەسەر ئەو ڕێگایە پەروەردە بکات. خانمانی کورد بە گشتی دەستڕەنگینن جا لە فستیڤاڵەکان نمایشی کارەکانی خۆیانەکەن بەو جۆرە لە پێشەنگاکان. جا دوێنێ یەکەمین فستیڤاڵی گوندی بەڵخا بە ئامانجی ناساندنی کولتور و دابوونەریتی گوندەکان بەڕێوەچوو. لەو فستیڤاڵە خواردنی کوردەواری هەروەها کاری دەستی چەند چالایەکیەکی هونەری و ڕۆشنبیری نمایشکران و گەشتارێکی زۆریش هاتبوون لە ناوچەکە بۆ بینینی فستیڤاڵەکە. لە نێو فیستیڤاڵی گوندی بەڵخەدا بە سەرکڵاو و جلی کوردیەوە کەلانە و گێتەمەژگە دروست دەکات. ڕەنگین باز لەم خواردنە دەکات کە کاتی خۆی لە نێو هەورامیەکاندا گرنگی پێدراوە. ئێستا ئەمیش لەم فیستیڤاڵەیە تا پێشکەشی میوانانی بکات. فیستیڤاڵی دایمە منی واڵیمە بەشداری ماکردن جە فیستیڤاڵ و بەڵخەی بەشداری ماکردن بە گێتەمەژگی و کێلانی و دو چای خەڵوزی. گێتەمەژگی هەمیرەکەش شیلینێ ورمە هەمیرەکەش مەژگەکە ماریمە عەسارە و تنر زەردەچۆش کەریەنە و گێتەمەژگی شنە دروست کەری. گێتەمەژگی واردی خون و هۆرامیە. خەڵک و هۆرامانی ئۆستا هیچ نەبیان گێتەمەژگی و شاکردنی و بەچاو ماسۆ سەعبەنە واردنیشە هەزار قات و گرچی بیبێنویست. جگا لە نیشاندانی جوانی سروشتی گوندی بەڵخا فستیڤاڵەکە بۆتە بازارێکی بچووک بۆ ئەوانەی خاوەنکارن.
چەندین کاری تایە کاری دەستی تایە میوزیک و گۆرانی ئەم شتانی تایە لەگەڵەوە شامە ئیشە دەستەکانمان هێناوە لێرە عەرزەکەین ئێمە لەسەر بە سندیکای هەڵەبجەی شەهیدی سندیکای ڕسمی چنین سەر بەوێن کارە دەستەکانمان لێرە عەرزەکەین پێم وایە ئەم فستیڤاڵانە شتێکی کارێکی باشە بێ بۆ ئێمە بکرێتەوە مانگانە هەورامی وایە 10 ساڵە نەهاتوەتەوە گوندەکەی خۆی ئێستا یێتەوە خەڵکی خۆی ئەبینێ هاونیشتمانی هاوڵاتی خۆی ئەبینێ ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەڵایەتی بەهێزەکا بۆ لە گوندەکەماندا و گرنگی تایبەت گرنگی خۆی هەیە ئەم فستیڤالانە بۆ ناساندنی کەلتور و فەرهەنگی هەورامان زیاتر بە دەرەوەی هەورامیەکان هەرچەند بە هەورامیەکان خۆشیان هەنێ لە هەورامیەکان هێشتا فەرهەنگی خۆیان کەلتوری خۆیان نەناسیوە. یەکەمین ساڵە ئەم فستیڤاڵە ئەنجام دەدرێت بۆ ناساندنی کەلتور و دابوونەریتی گوندەکە و ڕاکێشانی سەرنجی گەشتیارە بۆ ناوچەکە. ئامانج لە ڕێکخستنی ئەم فستیڤاڵە ئەوەیە کە ئێمە وەکو گوندی بەڵخە هەساوین بەم کارە و ئامانجەکەشی ئەوەیە کە ئێمە زیاتر خەڵکی ناوچەکە کللتوری ناوچەکە زمانی ناوچەکە دابوونەریتی ناوچەکە بە دەوروبەری خۆمان بە دەرەوەی خۆمان بناسێنین هەموو کارێکی لەم شێوەیە بێکەم و کورتی نابێ بەڵام ئەوەی تایە کە تۆ لانی کەم کۆمەڵی خەڵک ئاشناکەین بە ناوچەکە لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی کللتوریەوە لە ڕووی با بڵێن داهاتەوە. گوندی بەڵخە دەکەوێتە ناوچەی هەورامان و دانیشتوانی گوندەکە هەورامی زارن. یەکێک لە گوندانەی هەورامانە کە زۆر گرنگی بە کاری دەستی و بوارەکانی ڕۆشنبیری و هونەری دەدەن. خاوەن چەندین هونەرمەند و بەهرەمەندی ناسراون لە ناوچەکەدا. ئەڤیناتا کوردستان 24 گوندی بەڵخە. کوردستان هەر ئاوەدان بێت و خەڵکەکەی هەر لە ئاسوودەیی و لە خۆشییا بن. زۆر سپاسانەکەی کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون و بینەری پرۆگرامی ئەمڕۆ بوون. بەو هیوای کە پرۆگرام بە دڵی ئێوە بوو بێت تا بە گەیشتنەوەیکی دیکە بەخواتان ئەسپێرە ماڵتانەوە.